بەڕێزان ئەمڕۆ یەکەم زەنگی قوتابخانەکان لە سەرجەم قۆناغەکان لە هەرێمی کوردستان لە لێدرا و خوێندکاران دەستیان کرد بە یەکەم ڕۆژی ساڵی نوێی خوێندن بە بەبوونی نزیکەی 1,800,000 خوێندکار لە هەمان کاتدا بەبوونی 6,804 خوێندنگە ئەم پرۆسەیە دەستی پێکرد. ئەم ساڵیش وەکو هەموو ساڵێکی تر ئێمە دەستپێکی خوێندن دەست پێ دەکەین بە هیوای ئەوەی کە ئەم دەستپێکێکی نوێ بێ و بتوانرێت پرۆسی خوێندن بە شێوازێکی باش بەڕێوە بچێت. ئێمە بە دیاریکراوی ئەمانەی باس لەوە بکەین کە چۆن پێشوازی لە خوێندکاران لە مامۆستایان لە هەموو پەروەردەکاران بکرێ بۆ ئەوی کە ئەم ساڵ لە پرۆسەی پەروەردە و فێرکردندا باڵێکی گەشەوە بە هیوا و بە ئومێد و بە ئاواسەوە ئەم ساڵی نوێی خوێندنیان بەڕێ بکەن و بەشدار بن لەو پرۆسە گەورەی کە پەیوەندی بە داهاتووینەوەکانمانەوە هەیە. ئێمە زیاتر گفتوگۆ دەربارەی بابەتاکەین بە ئامادەبوونی مامۆستا مرواری محەممەد کە هاتوون ڕاستەخۆ لەگەڵمانان. مامۆستا مرواری بەخێر بێ، سپاس بابەت دەبێت. زۆر سپاس، دەستان خۆش بێ. سڵاو و ڕێزم هەیە بۆ بینەرانی بەڕێز و لێرەوە پیرۆزبایی ساڵی نوێی خوێندن لە خوێندکاران و مامۆستایانی ئازیز دەکەم. هیوادارم ئەم ساڵی خوێندن دەستپێکی ساڵی خوێندن پڕ بێ لە دڵخۆشی، بەڵام بەداخەوە ئەمڕۆ لە هەرێمی کوردستاندا بە هۆکاری ئەوەی کە حکوومەتی کاربڕێکرد وەزع و زروفێکی دروست کردووە کە ئەو جەوە ئارام و ئەو کەشە خۆش و ئارامی کە دەبێ هەبێ بۆ خوێندکاران و بۆ مامۆستایان بەڕاستی بوونی نییە. باشە مرواری خان، ئێمە باس لە پێشوازی ساڵی نوێی خوێندنەکەین سەرڕای هەموو ئەو لایەنە نێرێنیانی کە باسەکرە دەربارەیکردنەوەی دەرگای قوتابخانەکان. ئێمە مانەوێت نەوەکانمان بە گەشتبینیەوە مامۆستاکانمان بە گەشتبیە بچنە هۆڵەکانی خوێندنەوە. پێویستێمە چۆن پێشوازی لە خوێندکاران کەین وەکو دەستپێکێک بۆ ئەوەی کە گۆڕانکاریەک بێ ئەم ساڵ بتوانرێت پرۆسەی خوێندن بە شازێکی جوان بەڕێوە بچێت. بڵێ خۆی پرۆسەی خوێندن کە پرۆسەی پەروەردە و فێرکردن پرۆسەیەکی زۆر گرنگە لە هەموو وڵات و لە هەموو شوێنەکە. ئەبێ مامۆستایان بەو پەڕی دڵخۆشی، بەو پەڕی ئامادەباشی، بەو پەڕی نیشاتەوە پێشوازی لە ساڵی نوێی خوێندن بکەن و خوێندکارانیش بە دڵێکی خۆشەوە بێن و مامۆستایان بە چەپکەگوڵ پێشوازیان لێ بکەن. بەڵام بەداخەوە لێرە وانە، لێرە ئەم دڵخۆشی ئەم کەشە دەرونیە ئارامانمان نییە. بەهۆی چی؟ بەهۆی کە حکوومەتی کاربڕێکرد بەڕاستی نەیتوانیوە و نەیویستووە کەشێکی ئارام دروست بکە. چونکە بە تایبەت من بەڕاستی لێرەوە ینی وەکو مامۆستایەک جەرگم ژانەکە بۆ خوێندکارە ئازیزانەی کە لە قۆناغی یەکی سەرەتایان کە ئەو پەڕی بە حەماسەت و دڵخۆشیەوە قۆناغێکی تازە ئەیانەوەیە بێنە قۆناغێکی تازەوە کە ئومێدی گەلێکن بەڕاستی بەداخەوە لە هەرێمی کوردستان نەک ئەم ساڵ لە 2015ەوە ئەسڵەن بە جەوێکی زۆر ناخۆش بە دڵێکی زۆر نائارامەوە پێشوازیان لێ دەکرێت کە ئەمە هەر بۆ خۆی لە خۆیدا لە سەرەتای ژیانێنەوە لە سەرەتای ئەم پرۆسەیەوە یعنی ئەم پرۆسەیە بە سەقەتی دێ لە وڵاتانە کە تەماشاکەی سەرەتای ساڵی خوێندن و کە زەنگی خوێندن لێ دەرێ قوتابیان بە چەپکەگوڵ و بە دڵخۆشی مامۆستاکان و پێشوازیان لێ دەکرێت. بەڵام لەبەر ئەوەی ئەم حکوومەتە هیچ جەوێکی ئارامی بۆ مامۆستانی ناوەتە دی لەگەڵ ئەوەی کە 1,800,000 خوێندکار هەیە کە 500,000 خاوەنی یعنی مناڵی مامۆستا و ئەو فەرمانبەرانەیە کە لە ئێستادا کە مانگی نوێیەوە حکوومەتی عراقی موچەی مانگی نۆ دەدا، بەڵام لێرە موچەی مانگی هەژ نەدراوە. ئەی مامۆستا بە چ جەوێکی ئارامەوە، ئەی خوێندکار بە چ دڵێکی خۆشەوە باوەڕتە بێ هۆنیە خان لەوانەیە زۆر ماڵ هەبێ خۆزگە بەوە بخوازە کار مناڵی خوێندکاری هەر نەبێ نەیبێ لەم زولفەیە، چونکە ئەوەندەی کێشە و مەشاکیل زۆرە، ئەوەندەی خەم و خەفەت زۆرە دەبێت و بەڕاستی ڕێکخراوە ئیسلامیەکان و ڕێکخراوە خێرخوازەکان فریایان نەکەوت بن زۆر لە خێزانەکان ناتوانن جلوبەرگ و پێداویستی مناڵەکانیان دابین بکەین. ئەی ئەمە ئەبێت چ کەشێکی ئارام بێ. باش برواری خان، ئێمە زانین قۆناغی جیاواز هەیە لە پرۆسەی پەروەردە و فێرکردندا. بۆ نمونە منداڵێکی ئەم ساڵ کە پۆلیەکە زۆر جیاوازە لە خوێندکارێکی ئامادەی پۆلی 12. ئێمە
ئەمانەی باز لەو بکەین چۆن پێشوازی لەمان بکرێ بۆی کە ساڵی نوێی خوێندنیان لە خۆشەویست بە تایبەتیش ئەوانی کە تازە ئەچنە ناو پرۆسی خوێندنەوە بۆ منە پۆلیەکە ئەگەر من بێت و شیرنیەک بەم منداڵە بەم هەندێک قسەی خۆشی بە بکەم قوتابخانەکەی بە جوانی پیشان بم ئەمە گۆڕانکاری ناکالەوەی کە منداڵ بە گروتینێکی ترەوە بڕاتەوە خوێندن بێگومان ئەبێ ئەسڵەکەی خۆی وایە هۆنیاخەن ئەسڵەکە وایە کە بێ بەو پەڕی خۆشحاڵی و پێشواز لێ بگرێت بێ مامۆستا باوەش بۆ مناڵە نابکە کاتێک ئەم مناڵانەیە قوتابخانە و ئەبێ ببرێنە قوتابخانەیەکی زۆر خۆش و مۆدێرن بەڵام بەداخەوە ئایا لە لای ئێمە ئەمە هەیە بێگومان نەخێر لە 150 قوتابخانەکانمان هەر قوتابخانە کۆنەکانن کە ئەسڵەن ئەچیتە ناوی هەر دڵت تیاتۆ نەبێ هەر ئارامی لە دەست ئەدەی ئەگە ئارامیش بێ دەرەوە لەوێ نە ئارامی دروستە بێت ئەوەندە ناڕەحەتە بەتایبەت بۆ پۆلیەک کە بێ قوتابخانەکە زۆر جیاواز بێ مۆدێرن بێ تازە بێ ئەم مناڵە زیاتر هەستی پەروەردەیی متمانەیەکی زیاتری هەبێ بەس هەر لە سەرەتاوە بێ متمانەی دروستە بێ لەبەرەوەی هیچ ئەم جۆرەشتانە ئێمە گومانمان لەوە نییە کە ئەبێ ئەم مناڵە زۆر بە خۆشحاڵی و پێشواز لێ بکرێ ئەبێ شیرینی بدرێت ئەبێ گوڵی پێشکەش بکرێ ئەبێ محبەتی خۆشەویستی لە بینی ئەم مناڵە و مامۆستاکانە دروست بێ بەڵام مامۆستایەک بە جەوێکی ئارام بەدڵێکی ناڕەحەت یێتە دەرەوە لە ماڵ کرێ تەکسیەکەی پێ نییە چۆن بتوانێت ئەم جەوە دروستکە لەوانەیە لە 105 مامۆستا نەتوانی ئەم جەوە دروستکە بۆ فێرخوازەکانی کە هەموو ڕۆڵی هەمومانن مامۆستاش بێبەش نییە لەم خوێندکارانە ئەم خوێندکارانە کوڕ و کچی مامۆستاشن بەس ناتوانیانە بەر ئەو کەشەنا لەبارەی کە دروست کراوە ناتوانانی ئەم جەوە بخڵقێنێ کە خۆی لە ئەسڵاوای ئەبێ ئەناڵانە زۆر بە جوانی پێشوازیان لێ بکرێ متمانیان پێ ببەخشیرێ خۆشەویستیان پێ ببەخشیرێ خوێندن و پەروەردەیان لەلا خۆشەویست و شیرین بکرێن بەس بەداخەوە لە هەرێمی کوردستان هەر لە سەرەتاوە هیچ فەلسفەیەکی خوێندن نییە. باشە این کاتێک پرسیار لە منداڵێکەکەی یان هەرێکێک لە خوێندکارەکان کاچێتە قوتابخانە کە من ئەو منداڵانەی بڵند زۆر پێمان خۆشم ساڵ خوێندن نەکرێتەوە یانەوە تایتر قوتابخانە دەست پێ کاتەوە پێت وای هۆکاری ئێمە چییە بۆچی یان ئێمە نەمانتوانیوە کەشێکی وا دروستکەین بە خوێندکارەکانمان کە حەسب بەدەوام و بە قوتابخانەکانیان بکەن بێگومان هۆنیان خان نەک ئێمە نەمانتوانیوە بەڵکو ئێمەی هاوڵاتی ئەتوانین بەڵام ئەوە حکومەتی کاربڕێکەرە ناتوانێت ئەو حکومەتە نەیتوانێت ئەو کەشە دروستکە ئەو مناڵە هەر لە سەرەتاوە بیر لەوە کاتەوە ئەبێ کەی بایکۆت بکرێ ئەبێ مەکتەب هەبێ ئەمساڵ ئەبێ قوتابخانە بکرێتەوە ئەمساڵ وای لێ هاتووە بایکۆت خۆشەویستتر کراوەکو لە خوێندن لای فێرخواز خۆخوایەت یان لێوای لێ هاتووە لەبەر ئەوەی بێئومێد کراوە لەبەرەوەی هیچ فەلسفەیەکتیانە مستەقبلێکی نیە هەست بە بوونی خۆی ناکە لەم شوێنە هەز ناکە کە ئەو لە داهاتوودا دەتوانێت ببێ بە تاکێکی سوود بەخش ئەوەتە تەماشاکە لە هەرێمی کوردستان تا ئێستا یەکەم و دووەم و سێمەکانمان هەر لە شوێنی خۆیانن دانەمەزراون ئیتر ئەمە شۆڕ ئەبێتەوە بە خوارەوە وردە ئەم قسایە ئەم بابەتە درێژەی کێشاوە وەکو دەڵێ وەکو حیکایەتی مێشەی لێ هاتووە هەموو تاکەکانی ئەم کۆمەلگای ئەم بابەتەی بیستوە هەتا مناڵە بچووکەکانی بیستویانە مناڵی ئێستاش فەرقی زۆرە لەگەڵ ساڵەکانی ڕابردوو سەدەی هەشتاکان و نەوەتەکان جیاوازی زۆرە هەر مناڵی پۆلی یەک ئەزانێ زۆر شت ئەزانێ هەست بە زۆر شتەکە بەهۆی ئەم سۆشیال میدیاوە بەهۆی ئەو جەوەی کە دروست کراوە لە ناو تاکەکاندا ئەوەندە باس کراوە دووبارە کراوەتەوە چۆتە ناو مێشکەوە ئەویش بۆیە هیچ خۆشەویستێکی بە خوێندن نەماوە و ئەم نەبوونی خۆشەویستیش دروست کرا بەڕاستی لە هەرێمی کوردستان بە تایبەت وای لەکرا ئیشی بۆ کرا پلان داڕژرا بۆ ئەوەی کە خوێندن لای تاکەکان قێزەون بکرێ ناشرین بکرێ خەڵک خوێنەوار نەمێنێ لە ساڵەکانی ڕابردووتردا پێشەوەی ئەم بایکۆت وەزع دروست بێ پێش 2014 وانە کۆمەڵێک خەڵک چوە دەرەوەی وڵات خوێندنی تەواو کرد ماستەری تەواو کرد کۆمەڵێک هاتنەوە بە وشیارەیەکی باش خەڵکێک تموحی خوێندنی بۆ پەیدا بوو حکومەت هات لێرە یەکسەر ئەم وەزعی ڕاگرت ئەم حکومەتە ئەم دوو حیزبە دەسەڵاتدارە نەیانویست بەڕاستی خەڵک خوێنەوار بێ بۆ ئەوی بخوان هەمیشە کۆیلیان زۆر بێ چونکە لە هەر وڵاتێکە خەڵکەکە پەروەردەیەکی جوان کرا وشیاری هەبوو شارەزا بوو خوێندەوار بوو بە مانای کەلیمە ناتوان نابنە کۆیلەی هیچ دەسەڵاتێک باشە مامۆستا مرواری ئێمە لە ساڵانی پێشتریشدا بینیمان مامۆستایان ئەرکێکی زۆر قورسیان لە ئەستۆ بوو سەرڕای ئەوەی کە پرۆسەی خوێندن بۆ خۆی بەڕێوە ناچوو بەڵام هەر نەیان هێش ساڵەکانی خوێندن ئەگەر بەکەم و کورتیش بەیانی تێبڕێ هەر بەردەوام بوون لەوەی کە ساڵی نوێی خوێندن یان با بڵێن ئەو ساڵی کە تەلەبەلی ئەخوێن بەفیڕۆ نەچێ بە خوێندکارەکانیان ڕۆڵی مامۆستایان لە پرۆسی پەروەردە و فێرکردنا چی بووە و ئەوان چ هیوایەک و چ وانەیەکیان بەخشوێتەوە بە خوێندکارەکانیان بەڵێ دیارە مامۆستایان چۆن دەڵێ عەمودی فەقری پرۆسەی خوێندن لە هەموو دنیادا مامۆستا ڕێزێکی تایبەتی هەیە مامۆستا حەسانەی هەیە بەڵام بەداخەوە لە هەرێمی کوردستاندا مامۆستا شکۆی شکێنداوە
بیمەی کۆمەڵایەتی نییە بیمەی تەندروستی نیە هیچ ڕێزێکی لێ نەگیراوە و مامۆستاش و فەرمانبەرانی هەمووی دڵنیا بوونەوە لەوەی کاتێک کە مامۆستا توانی نەهێڵێ پرۆسەی خوێندن بکەوێ هۆکارەکەی ئەو بوو کە بڵێ ئەیزانی کە وڵاتەکەی پێویستی پێێتی و بوونی دارایی نییە جێرخانی ئابووری نەبوو ئەو کاتە بۆیە مامۆستا ئێستاش بە تەحەداوە وەکو مامۆستایەک لە کاتێکە بزانم وڵاتەکەم پێویستی بە منە بوو لانی ئابووری زەعیف و لاوازە بەڕاستی و بە دروستی وایە شتەکە ئەتوانم بەبێ موچە و کردوشمانە بەبێ موچە بەبێ هیچ ئەوێک خزمەتمان کردەوە لە بواری پەروەردەمان هێشتۆ پەروەردە بکەوێ بەڵام ئێستا لەبەر ئەوەی کە ئێمە دڵنیاین مامۆستایان و فەرمانبەران لە هەرێمی کوردستان دڵنیان کە داهاتێکی زۆر هەیە ژێرخانی ئابووری وڵات زۆر باشە ئەگەر نەڕوخێندێ بەڵام بەداخەوە قۆرخ کراوە مامۆستای لێ بەشکراوە فەرمانبەری لێ بەشکراوە تاکەکانی کۆمەلگای لێ بەشکراوە بۆیە خەڵکیش چیتر ناتوانێت بەرگەی ئەم وەزع بگرێ ئەگەر وا بکە یعنی بەبێ هەموو شتێک هەر بڕوا ئەو کاتە دیسان دەبێتەوە بە کۆیلایەتی دەبێت بە ڕازیبوون بەو دەسەڵاتە باشە ئێمە ئەبینین خوێندنگاکان لە شوێنی جیاوازان بۆ ئەو خوێندگانی کە لە ناو سنتەری پارێزگاکانن یان سنتەری شارەکانان زۆر جیاوازن لەوانەی کە لە پەناگە و لە گوندەکاندان ئەوانیش توانی ویانە وەکو ناو شارەکان وەکو ناو کرۆکی پارێزگاکان پێشوازی لە پرۆسەی خوێندنکەن یان ئەوەش جیاوازیەکی پێوە ئەبینرێ بۆنیاخان لە شوێنە جیاوازەکان لە شوێنە دوورەکان هەر ئەسڵن هەر زۆر زەعیف و لاواز بۆ زۆربەی دێ و دێهاتەکانمان قوتابخانەیەکی وایتیانەمەوە تا پۆلی 6 سەرەتایی ئەگەر تیابێ بێوانێتە پێشوازێکی باشە لە ناکرێت لە هیچ شوێنێک لە هەرێمی کوردستانە لە هیچ شوێنێک هەرێمی کوردستان پێشوازی باش لە خوێندکاران ناکرێت بەهۆی ئەو دەسەڵاتەوەی ئەویش کە دروستی کردووە بەهۆی نەبوونی قوتابخانەی باش و مۆدێرن کەوتم لە 150 قوتابخانەکانمان هەمووی کۆنە و هەری سەردەمی حکوومەتی بەعسا و لە زۆربەی پۆلەکانە قوتابی 30 بۆ 60 قوتابی لە پۆلێکایە و 2000 بینای قوتابخانەیەمان پێویستە لە ئێستادا ئێستاشی لەگەڵا بێت دیاردەی دووداوامی و سێداوامی هەیە ئەمە بێت چ پەروەردە و خوێندنێک بێ تو 2 ساعت و نیو لە داواما بی یعنی هەر پێڕاگە مامۆستا بچێتە پۆلی بێتەوە دەرەوە ئەمە کەی پەروەردەیە دوای 30 و ئەوەندە ساڵ حکومڕانی نەتوانرابێ قوتابخانە بە پێی پێویست دروست بکرێت لەگەڵ ئەو هەموو داهاتی کە وڵاتەیەتی ئێستاش دیاردەی دووداوامی و سێداوامی لە قوتابخانەکانە بوونی هەیە ئەنجا لە لادەکانە لەبەرەوەی بەڕاستی ڕۆژ بە ڕۆژ مامۆستا خانە نشین ئەبێ و لە جێگای دامەزراندن نییە کە ئێستا 37,000 گرێبەست کراوە کە بەداخەوە دەبوو ئەمانەدا بمەزرانە نەک بە گرێبەست بن ئەبوو تا بمەزرێن چکە پێویستمە بە مامۆستایە زۆر هەموو مامۆستایەک ناڕۆ وڵاتەکان لەبەر ئەم باری دارایەکەشە ناڕۆ ئەگە حکومەت بێت و لایەنی دارایەکەی چۆن دەڵی بێخەمکە دڵنیایی بداتێ مامۆستا ئامادەیە مامۆستا دڵسۆزە چکە مناڵی خۆشی لە قوتابخانەکانە هەیە مامۆستا حەزی لێ یعنی پرۆسەی پەروەردە هیچ کاتێک نەکەوێ بەڵام بەداخەوە ئەمانە هەموو زەنگی خەتەرناکمان لە پێشن لە 2015 پلە بەرزکردنەوە نەکراوە تەرفیع نەکراوە ئەمە هیچی بوونی نییە و لە 160 مامۆستایانی هەرێمی کوردستان هەتا ئێستا سوودمەند نەبوو لە وەرگرتی پارچە زەویەک بە سەدان و هەزاران مامۆستای کرێچیمانەیە من مامۆستا ناسم 40 ساڵە مامۆستایە یعنی تەمەنی بۆتە 60 و ئەوەندەی نەماوەخانە نشین بکرێن هەتا ئێستا خاوەنی خانووی خۆینێ ئەی مامۆستا بە چ دڵێکی خۆشەوە بە چ دڵێکی ئارامەوە بتوانێت پرۆسەی پەروەردە و فێرکردن بەرەو پێش بەرێ باشە ئێستا کە دەرگای قوتابخانەکان کراوەتەوە ئەمڕۆی کەم ڕۆژەوەی ترداوام دەست پێکاتەوە ئەرکێکی قورس لەسەر دایک و باوکان هەیە لەسەر خێزانەکان هەیە چونکە هەموو قوتابێک لە خێزانێکەوەیت ئەرکی دایک و باوک چییە بۆ ئەوی کە ئەوانیش ڕۆڵیان هەیە لە بەڕۆچوونی ئەم پرۆسەیە بە دروستی بۆی کە خوێندکارەکانیان ڕۆژانە بنێرن ئەمڕۆ ڕەنگە چەندین دایک و باوک هەستا بن لەگەڵ منداڵەکانیانە بۆی کە بیان بەنە قوتابخانەکانیان ئەو تا هەڵیان سێن و ئامادەیان بکەن بێگومان ئەرکی دایک و باوکش ئەرکێکی زۆر گەورە و گرگە ئەبێ دایک ئامادە بێ بەڕاستی لەگەڵ مناڵەکەی ئامادە بێ ئەگەر مانگێک پێویست بکە لەگەڵ یادانیشە لە قوتابخانە بەرامبەری بێ بە تایبەت لە شارە گەورەکانە ئەرکی دایک و باوک زۆر قورسەکە ئەبێ بیان بن بیان هێنەوە بە سیارە و ئەبێ بەیانیان بەڕاستی ئەرکی دایک و باوک یەک لەو ئەرکە گرنگانە ئەوەیە کە نەهێڵن هیچ کات لە پۆلی یەکی سەرەتایە مناڵەکانی وا ڕابێنن وا فێر بکەن کە بەیانیان زوو هەڵیانسێن لە خەو ئامادەکاریان بۆ بکەن خواردنیان بۆ حازر بکەن بەبێ خواردن بەڕیان نەکەن و ئاگان لە پەروەردەکان بێ ئەمڕۆ پەروەردە قرس بۆ بەڕاستی ئەبێن بە قوتابخانە و بە ماڵەوە خەریکی پەروەردەی مناڵەکانیان بن ئەبێ هەوڵدن پەروەردەیەکی تەندروستیان بکەن چکە زۆر جار ئێمە وەکو مامۆستا کاتێک کە مناڵەکان ئەبینین هەڵسوکەوتێکیان لێ ئەبینین ئەزانین کە ئەمە پەروەردەی ماڵەوەیەتی
ئەگە هەڵسوکەوتێکی بە جۆرێک لێ بینین چونکە بەڕاستی ئەمڕۆ کە پەروەردەی ئیسلامیش لە خوێندنگەکانە نەماوە تەنها بەرگی کتێبەکە جوان کراوە ناوەرۆکەکەی لابراوە دایک و باوکان و مامۆسان ئەرکیان زۆر قرستر بووە بە تابێت لە هەرێمی کوردستان کە ئێمە لە وڵاتانی ئەم لاولاوە زۆر شتی خراپمان بۆ دێتە ئەم وڵاتە بە وڵاتێک ئێمە ئەم وڵاتی ئێمە بۆ تەڕێڕەوی بەڕێکەدری مادە هۆشبەرەکان و بێگومان ئەمەش زەرەر و زیانی هەیە بۆ وڵاتەکە ئێمە کە ئێستا بەداخەوە ئێمە لە قوتابخانەکانە ئەبینین کچان و کوڕانمان دەگمەنە یعنی جاران بە دەگمەن هەبوو کەسێک جگەرە بخوا کوڕێکی جگەرە بخوا ئێستا بەداخەوە کچەکانیش ئەیخۆن ئەوە بێجگە لە بابەتەکانی تر ئەمە حەشیشە ئەمە تریاکە ئەمە نازانم چیە ئەمانەش ئێستا بوونی هەیە بۆ وای لێ هاتووە لەبەرەوەی پەروەردەی ئیسلامی فرامۆش کرا پەروەردەی ئیسلامی لابرا ناوەرۆکەکەی نەما تەنها کتێبەکەمە بۆیە لە ئێستادا ئەرکی دایک و باوکان لەگەڵ مامۆستان زۆر قرستر بووە کە دەبێ هەوڵێکی زیاتر بدەن ئەبێ قوربانیدانی زیاتر بکەن ئەبێ زۆرتر خەریکی پەروەردەی مناڵەکانیان بن ئەبێ بەردەوام لەگەڵ مامۆستاکانە کۆنتاکتیان هەبێ کە ئەمە تا ڕادەیەکی باش ئێستا مامۆستا و ماڵەوە دایک و باوکی خوێندکار هەمووی گروپیان هەیە هەمووی بەیەکەوە قسە ئەکەن ئاگایان لە یەکترە و ئەبێ زۆر ئاگاداری ئەم پەیوەندیە بن لەگەڵ مامۆستاکانە زوو سەردانی خوێندکارەکانیان بکەن لە حاڵیان بپرسن بەڵام بەداخەوە زۆر جاری شەیە هەندێک دایک باوک ئیمتیحانی بیستەکە دەست پێەکە لە ڕۆژی ئیمتیحانەکەی ئەنجایە ئیمتیحانەکەی وەرگتۆتە ئەنجادیە هەواڵی مناڵەکەی پرسێ بەڕاستی ئەمە گرنگە دایکان و باوکان زۆر بە وشیاری مامەڵە بکەن لە سەرەتای خوێندنەوە و ئومێدی و متمانەیەک بۆ مناڵەکانیان بژێڕنەوە لەگەڵ ئەوەی کە لە هەرێمی کوردستان ئەم متمانە و ئەم ئومێدە زۆر کەم بۆتە بەڵام ئەبێ ئێمەی دایکان و باوکان و ئێمەی مامۆستایان هەوڵ بدەین خۆمان زیاتر ماندوو بکەین بۆی ئەم ئومێدە بگەڕێنینەوە بۆی ئەم متمانەیە بگەڕێنینەوە بۆ خوێندکارەکانمان جارێ هێشتا خوێندکار سەرەتایەتی کە دێ ئەمەی لە مێشکایە کە مامۆستا جا خۆ من تاعین نابم بەڕاستی ئەمە هەڵەیەکی زۆر گەورەیە کە حکومەت ئەم هەڵەی بەم خەڵکە کرد بەم هاوڵاتیانە کرد هەموو شتێکی کرد بە تاعینات لەبەر چی لەبەر بێ پلانی خۆی لەبەر بێ نەبوونی بەرنامەیەکی تۆکمە لەبەرەوەی وڵاتەکەمان بەدامەزراوەنی ئەگەر وڵات بەدامەزراوە بێ حکومەت پلانی جوان و تۆکمەی هەبێ نابێ خوێندکار بەس چاوی لەسەر موچە بێ نابێ خوێندکار و هیچ کەسێکی لەو هەرێمی کوردستانەیە هیچ تاچێک ئەوەندە چاوی لەسەر موچە و تاعینات بێ ئێستا بەداخەوا لێکراوە لەبەر چی لەبەرەوەی حکومەت پلانی نییە کارگەی ئەتوانێت سەدان و هەزاران کارگە و معامل دابنێ کە نیەتی ئەگەر هەشێتی هەمووی دەسەڵاتدارەکانە ئەگەر هەشێتی هەمووی خەڵکی خۆی و خەڵکی تایب خزم و نزیکانی خۆیان تاعینە بین لێ بۆیە وای لاتوە خوێندن ئەو قیمەت و بەهایی نەماوە و تەنها خوێندن بۆ چینێک کە حکومەت گرنگی بە قوتابخانە ئەوەندەی گرنگی بە قوتابخانە ئەهلیەکان دەدا نیو ئەوەندە گرنگی بە قوتابخانەی حکومی نەداوە بۆیە ئێستا هەر کەسێک ئەگەر هەبوونی داراییەکەی باش بێت دەرەجە و نمرەی کەمیش بێنێ ئەڵێ ئەچم لە خوێندگایکی ئەهلی خوێنم ئێمە ساڵانە بینین کاتێک پرۆسەی خوێندن دەست پێکە خوێندکاران دەفتەر حازرەکەن قەڵام کتێب ئەو شتانی کە پێویستە بۆ ساڵ نوێی خوێندن بەکاری بهێنن خۆشیێک لای قوتابیان هەیە بەڵام دواتر ڕەنگەم خۆشیێک کەم ببێتەوە کاڵ ببێتەوە مەبەستی من لەوێ ئێمە چۆن بتوانین شکۆ بۆ خوێندن بۆ مامۆستا بۆ خوێندکار بگەڕینەوە لەگەڵیشە خۆشیەک ببەخشینەوە بۆوان کە بە گرمگوڕی و پێشوازی لە خوێندن بکەن ئەرکی ئەوەی کە لەسەر دایک و باوک و لەسەر پەروەردەکارانە چونکە بمانەوە نمانەوەی حکومەت داین ساڵانێکم پرۆسەی پشتگوێ خستووە وەنیا خان ئەم حقیقەتە بەڕاستی ناتوانین تەنها دایک و باوکان بتوانن ئەم نام بەسی ئەو وەرکاین کە لەسەر ئەوانە ئەوان وەکو باسم کردم ئەوان ئەرکی ئەوان لەسرە کە لای خوێندکارەکانیان لای مناڵەکانیان ئەمەنە باسی بێبەهای خوێندن نەکەن بەس ئایا توانراوە ئەوە بکرێ بێگومان هیچ ماڵێک چکە ماڵ نییە کە تەخەڕوجێکی تیانە بێ و تاعین نەبوو بێ هەر مناڵە بچووکە تەماشاکە ئەڵێ خوێندنی تەواو کردو هیچ نەکردووە ئێمە کاتێک ئەتوانین ئەم متمانەیە بجێڕینەوە ئەم دڵخۆشیە بجێڕین تۆ ئەگەر بیر لە خوێندنی سەرەتایی خۆت بکەیتەوە من ئەگەر بیر بکەم و ئەزانی ئێمە چەند دڵخۆش بین کاتێک ئەچوین ئەزانی من کاتێک کە یەکەم ساڵی خوێندنم کە چوومە خوێندن ئەوە ئامادە بووم حەو گەڕک ببڕم بۆی فێری ژمارە یەک ببم ئێستا هەر نەچێت قوتابخانە بەخۆی فێری ژمارە یەک بووە فێری بەیانی ژمارە بووە بەڵام من بۆ فێربوونی ژمارە یەک ژمارە سێ ئەمتوانی حەو کۆڵام ببڕم یەکی فێر بکە بۆ گرتنی قەڵەمەکەم ئەوەندە دڵم پێخۆش بوو لە پۆلی یەکی سەرەتایی ئومێدم وابوو ئەمود من ئەبێ ببم بە دکتۆرەیەک بەس ئایا قوتابیەکانی ئێستامان وان بێگومان زۆر جیاوازی هەیە دایکان و باوکانی نەیانتوانی ئەو متمانەیە بجێڕنەوە لەبەرەوەی ساڵێک نییە دوو ساڵ نییە ئەوە سی ئەوەندە ساڵێم خەڵکە بێ ئومێد دەکرێن
گەڕانەوەی ئەم ئومێدە بەڕاستی یەکەم ئەرک لەسەر حکوومەتی ئەم هەرێمەیە ئەبێ لە داهاتوودا کاتێک کە پەرلەمانێک دروستە بێ ئەبێ بتوانین ئەم کەم و کوڕیانە چارەسەر بکەین ئەبێ بتوانین ئیش بکەین بۆ بەرەو پێشبردننی پرۆسەی پەروەردە ئەگەر ئەتوانیمان ئەم خاڵانە ئەم کەم و کوڕیانە ئەم هەموو نەگبەتی و نەهامەتیانەی کە ڕووی لە هەرێمەکەمان کردووە کە ڕووی لە پرۆسەی پەروەردە کردووە بتوانین بیجارنێ بێشکە بۆ مامۆستا بگەڕێنێتەوە تۆ ئەزانی لە سەردەمی من و تۆیە ڕێزی مامۆستا چۆن بوو بە تایبەت لە سەردەمی ئێمە ئەوەنە ڕێزی مامۆستاکانمانەگەر شەرمێکی تایبەتمان لە مامۆستا ئاکرد بەڵام ئەم شەرمە نەبوو بوو بەوەی کە نەتوانین زانست و زانیارەکان لێ وەرگرین ڕێزێکی تایبەتمان بۆ مامۆستاکانمانم ئێستا بەداخەوە مامۆستا بە جۆرێک شکۆی شکێنراوە بە جۆرێک احتیاج و محتاجی پیاکردنی بژێوی ژیانی کراوە کە لە بازارە علاگە بفرۆشێ کە لە بازارە قۆنەرە بۆ یاخکە ئەی ئەمە هەموو شکاندنی شکۆی مامۆستایە کاتێک خوێندکارێک دێ بەلای مامۆستایەکە دەبینێ مامۆستاکە قۆنەرە بۆ یاغەکە یعنی ئەمە چی ئەبێکی بۆ ئەمێنێتەوە ئەمە ئەبێ دەسەڵات ئەم شکۆیە بجارێتەوە ئەبێ دەسەڵات ئەم متمانەیە بجارێتەوە ئەبێ ئیشی دەسەڵاتە بە دەرەجە یەک چکە دایکان و باوکانیش بە تەنیا ناتوانن ئەبێ بە دەستە جەمعی ئەبێ بەیەکەوە هەمومان بتوانین ئەم کەم و کوڕیانی مامۆستا چارەسەر بکەین ئەم ڕێز و حرمەتە بۆ مامۆستا بگەڕینەوە ئەنجا دەتوانین ئەو متمانەی و ئەو دڵخۆشی بۆ خوێندکارەکان بگەڕینەوە ئێمە سەرڕای هەموو ئەو گرفتانی کە هەمانە بینیمانە لە چەندین خوێندنگە کەسانێکن کە دەست پێشخەریان کردووە هەندێک قوتابخانە هەبوون جیاوازیەکیان بەخشیوە بۆی کە زۆر بە جوانی پێشوازی لە خوێندکارەکانیان بکەن ئێمە لێرەوە دووبارە پیرۆزبایی لە خوێندکاران و مامۆستایان و پەروەردەکارانەکەینەوە ئەمەی کۆتا پەیامی خۆت بۆ پێشوازیکردن لە ساڵی نوێی خوێندن ببەخشیتەوە بە پەروەردەکاران بۆ بینەران و بیسەرانی ئێمە لێرەوە وڵا من دووبارە پیرۆزبایان یەکەم هیوادارم ئەم ساڵی خوێندن ئەم ساڵی تازەیە دەستپێکێکی باش بوو بە خوێندکاران بۆ مامۆستایان و حکوومەتی کاربڕێکرد بتوانێت مافی تەواوی مامۆستایاندا بەڵام زۆر بەداخەم کام قسەیەکەم حەز ناکەم وەکو مامۆستایەک ئەم پەیامە بگەێنم نامەوێت هیچ کەسیش ناومێدکەم من بۆ خۆم سپاس بخوای گەورە لە ژیانە زۆر بە ئومێدم زۆر گەشتبینم و زۆر بە نیشاتم حەزم لە هیچ جۆرە بایکۆتێک نییە بەڵام بەداخەوە کە تەماشای ئەو وەز عزروفی ئێستاکەین ئێستا حالێن کە من و تۆ لێرە دانیشت قساکەین کە ئەمڕۆ یەکەم ڕۆژی دەستپێکی ساڵی خوێندنە کە زەنگ لێ درراوە بەڵام لەو لاشەوە با بزانن مامۆستایان زەنگی بایکۆتیان لێداوە بەڵێ تا ئەو کاتەی موچەی مانگی هەشت و نوێیان بۆ سەرفەکرێ کە وتمان ئێستا بەغا موچەی مانگی نوێدا ئەمە موچەی مانگی هەشتیان وەرنەگرتووە و ئەوەش بزانین و داواکاریان هەیە مامۆستایان پێم وانە وا بە ئاسانی چۆن دەڵی دەستبەرداری بایکۆتەکان بن بەداخەوە تا داواکاریەکانی جێبەجێ نەکرێ موچیان بە تەوتین نەکرێ لە باقی ڕەشید و ڕافیدەین و TBI کە بەداخەوە حکوومەتی کاربڕێکرد ناچێتە ژێرباری ئەم داواکارانەی مامۆستایان بۆیە پێم وانی مامۆستایانی وا بە ئاسانی دەستبەرداری بایکۆت بن من هیوادارم بایکۆت نەبێ هیوادارم مامۆستایان ڕێز و شکۆیان بۆ بگەڕنێتەوە کە بەداخەوە وانیە لە ئەسڵەکەیە وای نابینم حکوومەت پلانی زۆر خراپتریش هەیە هەندێک پلانەکانی وایە کە بەتەمای موچەی مانگی هەش بدا و لە مانگی دەدا موچەی مانگی هەش بدا موچەی مانگی 11 و 12 دووبارە چۆن دەڵی سەرۆنخون کا دیزە بە دەرخۆنەی پێ بکە کە ئەمە بەڕاستی من پێم ناخۆشە لێرەم قسەیەکەم بەڵام ئەوە حەقیقەتێکە و ناچارم کە بیڵم دووبارە پیرۆزبایی لە خوێندکاران و مامۆستایان دەکەم هیوادارم ئەمانەی من وتم حکوومەت بێتە سەرخەت و ئەم کەلێن و ئەم ناڕەحەتی و ئەم کەم و کوڕیانە چارەسەر بکە بەڵکو ئینشاڵڵا قسەکانمان تەئسیری هەبێ و بە خۆیاندا بچنەوە سپاس بۆ مامۆستا مرواری محەممەد کە لەم تەوەرە لەگەڵمانە بوو بە ئومێدی ئەوەی کە ئێوەش بەگەشتبینیەوە ئەگەر خوێندکارێکتان هەبێ یان ئەوە تا خۆتان مامۆستا بن یان کەسێکتان لە پرۆسی پەروەردە و فێرکردن نابێ با گەشتبینیەوە هەنگاو بنن بۆم پرۆسەیە